نەمشکە و نەکەنگەر، بەڵام ناوی مشکی کەنگەری لێنراوە و بە درێژایی ژیانی بۆ یەک جاریش بێت ئەو ناخواتەوە. شەوانە دێتە سەر ڕووی زەوی و زۆربەی ڕۆژەکە لە ژێر زەویدا بەسەر دەبات. چاڵێکی هەمیشەیی هەڵدەکەنێت کە درێژیەکەی لە نێوان 1 بۆ 2 مەتر دەبێت. ڕۆک و گیانلەبەر بۆ ئەوەی بژین پێویستی بە ئاو هەیە. بەڵام ئەوەی کە زۆر نامۆیە، گیانلەبەرێک هەیە لە هەموو تەمەنیدا ئاو ناخواتەوە. لەبەر ئەوەی هەردوو قاچی لە قاچی کەنغەری ئوستورالی دەچێت و وەکو مشکی شکلک و گوێچکەی درێژی هەیە، بۆیە پێی دەوترێت مشکی کەنگەر. بە زۆری لە بیابانەکاندا دەژی و بۆ تەنها جارێکیش بێت ئاو ناخواتەوە و ئەو کەمە ئاوەی ئەم گیانلەبەرە پێویستی پێیەتی لە ڕێگی ڕووەکە بیابانیەکاندا دەستی دەکەوێت. ئەمەش بەسە بۆ ئەوەی لە ژیاندا بمێنێتەوە. مشکی کەنگەر شەوانە دێنە سەر ڕووی زەوی و زۆربەی ڕۆژەکە لە ژێر زەویدا بەسەر دەبەن. هەروەها چاڵێکی هەمیشەیی هەڵدەکەنێت کە درێژیەکەی لە نێوان 1 بۆ 2 مەتردایە، کە ژمارەیەکی زۆر لە تونێل و ژووری هەڵگرتنی خۆراک و ژووری خەوی زستانە و ژووری هێلانەکردن لەخۆ دەگرێت کە بە هەندێک ڕۆک یان مووی وشتر چندراوە.